دارێ بە کاڵگنایە مەفرەدەوە کوڕۆنایە ماڵێ برنج ببژێرە دنیاکە تۆز و بایە لە ماڵێ برنج ببژێرە دنیاکە تۆز و بایە ئەخچۆن بوو بایا دەگەر ئەخچۆن بوو بایا دەگەر سیتە کووە هەواری شەر گایشت و گاران و خۆشی نەما وەک بە فراکەی پەر گایشت و گاران و خۆشیە نەما وەک بە فراکەی پەر لە ئەرزاوە تا مەریخ باڵای وای نەبووە تەریخ لە ئەرزاوە تا مەریخ باڵای وای نەبووە تەریخ جایە چی بکەین چارمان چییە خۆمان بکوژین بادەرنیخ جایە چی بکەین چار نییە مەگەر خۆمان بکوژین بادەرنیخ خۆمان بکوژین بادەرنیخ خۆمان بکوژین بادەرنیخ جایە چی بکەین چارمان ذاتی خوا زۆر ترسام هی شەی بۆرە زەلام منم مرۆڤ کوڕۆنام بۆ نامناسی چاوەکەم ڤایرۆسە بەدناوەکەم بەڵام زۆر معتەبەرم مەتەڵی موختەبەرم ئاوەرە پێشێ بەرخە دەختێ خۆتمان بۆ دەرخە نانا نامەوێ بێم نەوەکا بپژمی پێم نەی بۆچی ئاوا موزیڕی نانی عالەمێ بڕی سوێن بەهاری سوورێژە بەم بەشەرێتە گێژە بەو چاوە جوانە قسەم لەو کۆمەڵە ڤایرۆسەم بۆچی ئاوا موزیڕی ها نانی عالەمێ بڕی دنیا لەسەردا خستوین هەزارانی لێ کوشتوین هەم ناحەزی بێکەسی و هەم دوژمنی مەسئولی ڕقی لە دەوڵەمەنە و باوەکوشتەی بێپولی هەم مزگەوت مەمنوعەکەی هەم سەیرانگا داخەی هی کۆمۆنیست و بۆرژوا لە لای تۆ هیچیان ناخوا خەزا کەوێ لە هینم وەرە جوان ببینم نە دوژمنم نە دۆستم نامەی ئەعمالی خۆتم بیتە چەند دل بوو تڕت هەڵتۆقینی لە پڕت سەیری خۆکە هەی بەتەڵ دنیا کردووە بە دووکەڵ بە دەستی تۆ ئەی بوغرا ئامازۆن بوو بە سەحرا قوربانی چاوەکانە ڕاستە فەرموودەکانە بەوسی جزمی قورئانە نیمەیشی پیاوانە دزیم کرد گرتم کوشتم وامەزانی زۆر شتم هەتا توانیم بۆم نوان سیستمی ژینگە شێوان دواقەترەی ئەخلاق ڕشت بۆ پارە برای خۆ و کوشت لە سایەی تۆوە بێخێر نە پەپولەما نە شێر بۆ هێنە لە خۆبایی ئاخر پێم ناڵێیت تۆ چیت عیلاج چییە ئەم دەردە دەوای نییە ئەی بۆچی نییە قوربان ئەی بۆ نییە ببەرەوە بە ئینسان ئینسانی ڕۆڵەی سروشت داهێنەری بەڕەوشت ئینسانی ڕۆڵەی سروشت داهێنەری بەڕەوشت